خۆشەویستان سڵاو و ڕێزم بۆتانەیە هیوادارم هەموو لە یەکتان سەرحاڵ و باش بن شەوێکی تر بەیەکە گەینەوە هەرچەندە ئەمڕۆ تۆزێک کێشەم بۆتە پێشەوە هەست دەکەم کە وێنە و شتی لایڤەکە جوان نییە بەڵام بەهەرحاڵ ئێمە قسە و باسەکەین لەبەرەوە زۆر بە ئاسایی وەریگەینە خۆشم کابراکی ناشرین وتەخۆ بەخوا بە زۆر جوان نابێ کاکە بەهەرحاڵ حورمەتم بۆ هەموو گوێگران هەیە هیوادارم کە ساق و سەلامەت بن عەزیزان داوا لەو کەسانەیەکەم کە نەیاری قسە و باسەکانی منن پێیان خۆشە گوێ بگرن پێیان ناخۆشە گوێ نەگرن نەوەکو دابنیشن و دەستکەن بە گوێندان و بە ئیهانە زەلام هەیە ئەڵێ ئارام ئەحمەد من 15 ساڵە گوێم لە تۆیە تۆ ئاوا و ئاوا و ئاوا ئێکاکە تخوا تۆ 15 ساڵ چ تاقەتێکت هەیە یعنی تۆ 15 ساڵی ڕەبەقە گوێ لە ئارام ئەحمەد گرتووە تەحەمولی نەکردووە گوێ نەگری کەچی هێشتا هەر نیشت پێ خراپە کاکە ئێدە بابە گوێم لێ مەگرە گوێنم پێمەدا عەزیزەکەی من بابە ئەم دنیایە بە گوێن تەواو نابێ بە گوێن کۆتایی پێ نایە برای شیرینم لەبەرەوە تکاتان لە یەکەم عەزیزان لەبەر حورمەتی فەیسبوک لەبەر حورمەتی خۆتان لەبەر حورمەتی ئەو هەموو ئینسانە کە بەڕێزە دوور بن لە مەسایلی بێڕێزیکردن لە گوێندان لە سوکایەتی لەمانە واز بێن کاکەجان ئیتر بە ئاسێکی بەرز فەرهەنگێکی بەرز دابنیشن ڕێی خۆتان بڵێن قسەی خۆتان بڵێن نەقدم کەن کاکە بە هەر حاڵ ئازادن بەڵام دوور لە مەسایلی گوێندان و ئیهانە ئەوانە تەسەورەکەم وازە مۆزوعانە بێنن دڵنیا بن لەوە هەموو پەروەردەیە و عایلەیە تۆ کە یەی جوێنێک ئەدەی ئەوە پەروەردەی عایلەکەی خۆتە بۆ ئاگاداریت بتەوێ یان نەتەوێ پێت خۆش بێ یا پێت ناخۆش بێ تۆ پەروەردە کەلتور فەرهەنگی خێزانەکەی خۆتە ئەیهێنی بە ئێمە ئەفرۆشی جا ئەگەر حورمەتت بۆ خۆتەیە و حورمەتت بۆ خێزانەکەی خۆتەیە ئەتوانی گوێ بە قسە باسەکان بگری ئەتوانی ڕێیەکی جوانت هەبێ ئەتوانی پێشەوەیان بیر بکەیتەوە بەڵام تکایە گوێن مەدە جوێنیش ئەدەی بەخۆوە کوای بە خۆتی بدەی بۆ من هیچ لە مۆزوعەکان نامۆڕێ باشە من وردە نەخێر من گوێن بە بازاری کەس نەبێ بە هینی بازاری من گوێن بە کەس نادەم کاکە ئەو قسانەی کە من ئەیکەم هەمووی حەقیقەتە کاکەجێ مەسعود بازانی کابرایەکی دز و مافیایە ئایا تۆ توانی بڵێ ئارام ئەحمەد دز و مافیای ناتوانی وان پێ بڵێ من گوێنی ئەخلاقی بە هیچ کەسێ نادەم من فەلسەفەی ئارام ئەحمەد لە 25 ساڵی ڕابردووە ئەوەیە وتومە لەم 25 ساڵی ڕابردووە ئەوانەی کۆمەلگای باشووریان بەڕێوە بردووە پێکهاتەیەکن لە کۆمەڵێ ئینسانی هەرچی و پەرچی و بەڕەڵا و پیاوکوژ و دز و درۆزن و نەوت فرۆش و قاچاقچی خۆ دەوڵەمەند کرد باوەڕتانە بێ عەزیزان هەر ئینسانێک لەم پەڕی چەپ بۆ ئەو پەڕی ڕاست ئینسافی هەبێ ئەزانێ قسانی من ڕاستە ئەزانێ ئەوانەی کۆمەلگای ئێمەیان بەڕێوە بردووە ئەم 26 ساڵە خەڵکانی دز و جەردە و مافیان ئەمە گوێن نییە ئەمە واقعە بەڕاستی ئەگەر من ئەم قسانە بە کابرایەکی محتەرەم بڵێم ئەمە عیبە ئەمە ئەکاتە سوکاری گوێن بەڵام ئەمانە دزن خۆ عیب نییە کاک مەسعود بازانی کابرایەکی نیشتیمان فرۆشە باوکیشی نیشتیمان فرۆشە نەکەن خۆی قسەکەم ڕاستە خۆ من ناڕەحەتی نایە لە ڕاستە پێویست ناکە کەس خۆی تێکودا دابنیشێ پێتان وابێ وەڵام من هەڵاکەم نا تەوهین سوکایەتی بێڕێزی ئەوەیە تۆ بە ئینسانێکی شەریف خوا نەخواسە بڵێ ناشەریف بە ئینسانێکی ڕازگۆ بڵێ ناڕازگۆ بە ئینسانێک کە بەڕاستی دز نەبێ تۆ پێی بڵێ دز ئەمە بێڕێزیە لەگەڵتانە بەڵام کابرا دزە دێ دزی نەکە وەکتە دزیەکە من پێڵێم دز ئەی چی لێ بکەم کاک هەی لەو دزی مەکە با پێ نەڵێم کاکە نەوت مەفرۆشە با پێ نەڵێم بە کەڵەگایی مەڵێم بسەرۆکی هەرێم با پێ نەڵێم سەدەی عوسمان مەکوشە با پێ نەڵێم کە تۆ ئەمانەیەکەمیش پێ دەڵێم پیاوکوش پێ دەڵێم دز پێ دەڵێم درۆزن پێ دەڵێم هەموو شتێ تەواو زۆر تۆ کرمانچ پێویست ناکە خۆتان تێ خۆتان ناڕەحەت با بچمە سەر بابەتەکان سەرەتا بەش با بابەتەکانە ئەچمە خوارەوە هیوادارم کە هەمووتان جۆگر بن ئەچمە سەر جەماعەتی عەموو دزیش چونکە کۆمەڵی جۆری ئیهانیان پێیاوم لەسەر ئەمانە کۆمەڵێک قسە باسمە بێ سەرەتا لێوە ئەڕۆم کە بۆچی ماوەی 2 هەفتەیە NRT تەلەڤیزیۆنەکەی شاسواری عەبدولواحید کە خۆی بەسەر بە خۆزانێ بۆچی بە تەواوەتی کەوتۆتە سەنگەری پارتی و تورکیا و بۆچی دائانیشێ مەسعودی پێسەرۆکی هەرێمە و ئەمە کە تاوەکو ئێستا خۆڵێکردە چاوی خەڵک کە کوایە تاکە تیڤی بێلایەنە ئێستا بە تەواوەتی دەرکەوتووە هەم بۆ ئێمە خەڵکی کوردستان هەم بۆ پەکەکە و هەم بۆ پەیەدا و هەم بۆ هەموو لایە کە بە تەواوی مانە ئاوەکە بە ئاشی پارتی و بنەماڵەی بازانیە
دوای ئەوەی کە مەسعود بارزانی لە تورکیا کۆمەڵێک ناومێدی هەیە و هاتۆ پەیوەندی چۆتەوە بۆ بەغا بەسەر شۆڕی وەچوە بەلای عەبادی ئەوانە ئەیانەوێ لە ناوچەی شنگاڵە ئەو شنگاڵەی کە بنەماڵەی بارزانی فرۆشتی ئەو شنگاڵەی کە هەزاران ژنی بەتاڵانی بران کە هەزاران ژنی تعدایان لێکرا کە مەسعود بارزانی زائید داعش و زائید تورکیا خەڵکی شنگاڵ و یەزیدیەکانی هەڕاش کرد دای بەدەست گورگەکانی داعش و تورکیاوە باشە ئێستا لەو ناوچەیە ئەیانەوێ شەڕێک ساسکەن لەگەڵ پارتی کرێکارانی کوردستانە هەم بۆ ئەوەی پارتی پەکەکە و ئەوانە مەشغوڵکەن بە شەڕێکی لاوەچیەوە بۆ ئەوەی کە پەکەکە و پێدە ئەوانە نەتوانن بەشداری بکەن لە شەڕی مووسڵە. تەلەڤیزیۆنی NRT لە ماوەی ئەم هەفتەیە بە نمونە ئەڕوا بۆ ئەوەی مەیدانگیری بکەن بۆ شەڕ و ئەوانە ئەچێ کابرایەکی پاتاڵی وەکو قاسم شەشۆ ئەهێنێ قسە و باسی لەگەڵاکە تەعنە لە پەکەکە لە پەیەدا ئیهانەکردن بێڕێزی سوکایەتی لە تەلەڤیزیۆنەکەی NRTەوە دەرئەچێ کە ئەڕوا کەسانی وەکو قاسم شەشۆیێنێ قسە و باسی لەگەڵاکە کە پەکەکە ئاوایە پەکەکە مناڵە ڕفێنێ پەکەکە خەڵکە کوشێ پەکەکە ئەماکە و ئەواکە ئەمە واتە ڕێکلامکردن بۆ بەرژەوەندیەکانی پارتی و بۆ بنەماڵەی بارزانی و ڕێکلامکردنیش بۆ تورکیا وەکو دۆڵێکی فاشستی کە مەسعود بارزانی نۆکەرێتی. ئەرچی NRT لە ڕاستیە ئەگەر خیانەت نەبێ ئەمە نەبوو چونکە پارتی خۆی تەلەڤیزیۆنی ڕووداوی هەیە تەلەڤیزیۆنی نازانم کوردستان 24 هەیە زاگرۆسی هەیە کوردستانی هەیە میدیای زۆرن بۆچی لە میدیاکانی خۆیەوە کارە ناکا بۆچی شاسوار هەڵەسێ بووە بە لۆتی بنەماڵەی بارزانی بۆچی ئەشێ مەیدان ئەدا بە شەڕێکی لەم بابەتانە هەساوە ڕۆیشتووە عەزیزان قایمقامی شنگاڵی هێناوە قایمقامی شنگاڵی هێناوە هینی شنگاڵێک کە پارتی بەجێ هێشت کە بنەماڵەی بارزانی فرۆشتی بە داعش هێناوێتی لە ڕادیۆکەی لە تەلەڤیزیۆنەکەی شاسوارەوە ئەڵێ پەکەکە هینە بە بۆنەی بوونی پەکەکەوە خەڵک ناتوانێت بێتەوە شنگاڵ لە کاتێکا هەموو کەسێک دەزانێ پەکەکە و پەیەدە یەزیدیەکانیان پاراست ئەوان شنگاڵیان پاراست ئەوان خوێنی خۆیان بە کۆڵان و شەقام و دار و بەرد و گوڵ و عەرز و ئاسمانی ئەو ناوچەیە ڕشت نەک بنەماڵەی بارزانی کە بە 7,000 جێڕە ڕاکەڤانیەوە مەیدانیان چۆڵ کرد و ئەو خەڵکیان فرۆشت و یەک فیشێکیان نەتەقان کەشی ئێستا هاتوون ئەیانەوێ خۆیان کرد بە شتێکی عەجیب و غەریب گوایە ئەمانە ئەیانەوێ خزمەتی ناوچەی شنگاڵ و ئەلەم بابەتانەکەن. دوو پێشمەرگە کە خۆبەخشن لە ماوەیە پارتی و بنەماڵەی بارزانی کە هەردووکی خەڵکی دۆکە چوون هەردووکیان کوشتون سەرێن بێئەخلاقیەکە هەردوو کەسەکەیان کوشتووە کە پێشمەرگەی سەربەخۆن چوون تەرمەکانیان بردوون لە شوێنی کە شوێنە پەکەکە و پەیەدی لێ فڕیاناون سیارەکەیان بردوون لە لای ڕۆژئاوا فڕیاناون بۆ ئەوەی کە بڵێن وەڵا ئەمە ئیشی پەکەکە و ئەوانەیە ئەو کەسانیان کوشتووە کەچی تەلەڤیزیۆنەکەی NRT واتە تیڤیەکەی شاسوار هەڵ ئەسێ هیچ شەرم ناکا ئەڵێ گومانەکان لەسەر پەکەکەیەکە و دوو کەسیان کوشتووە هەر لە خۆیەوە دائەنیشێ هەمان قسەی پارتی دەرخواردنی کۆمەلگای کوردی ئەداتەوە جابا بەسێریکە لە کەناڵە عەرەبیەکەوە ئەڵێ مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانە لەم لاوە دوو کەس کە بەدەستی پارتی کوژراون بۆ ئاژاوە نانەوە بۆ ئەوەی بڵێن وەڵا ئەمە پەکەکە یا پەیەدە ئەم کارەی کردووە هەڕەسێ ئەڵێ ئەوە ئیشی پەکەکەیە گومان لە پەکەکەیە کرێکە ئەو کەسانەی کوشت بێ ئەمەیە بنەماڵەی بارزانی. کۆبوونەوەیشی تر کراوەکە لە مەزاری شەرەفەدین ئەم کۆبوونەوەیە بە تەواوی مانە دژی خەڵکی کورد دژی یەزیدیەکان بووە و ئەمە پیلانی پارتی و بنەماڵەی بارزانی بوو خۆشبەختانە لەلایەن خەڵکی ئەو ناوچەیەوە ڕسوا کرا و خراوەتە ئەو لاوە. عەزیزان پارتی و بنەماڵەی بارزانی بۆ ئەوەی کە دوو هێز لەو ناوچەیە دەرکا ئەویش پەکەکە و پەیەدە و یا با بڵێن ئەو هێزەیە کە لە یەزیدیەکان دروست کراون ئەو هێزە هێزێکە کە تەنازل ناکە پارتی بۆ معلوم بووە کە چۆن ئەو خەڵکی فرۆشتووە و ئێستا ئەوێت دیفاع لە ناوچەکەی خۆیکە لە جوغرافیاکەی خۆیکە بەڵام پارتی و بنەماڵەی بارزانی دژێتی. ئەمەوێ ڕاست و ڕەوان پێتان بڵێم کە یەکێک لە تەورەکانی بارزانی کە لەگەڵ شاندەکەدا چووە بەغا و بەنهێنی دانیشتووە گفتوگۆی کردووە لەگەڵ عەبادیە ئەم گفتوگۆیانە بە هیچ جۆرێ لە مێدیاکانەوە باس نەکراوە هەتا ئەو وەفدێکی کە لەگەڵیا بووە ئاگاداری ئەم قسە و باسان نەبووە. ئەو قسە و باسانەی کە مەسعود بارزانی لەگەڵ عەبادیا کردوێتی وەکو وتم لە مێدیاکانەوە باس نەکراوە ئەویش ڕێگریکردنە لە بەشداریکردنی پەکەکە و یەکینەکانی بەرخۆدانی شنگاڵ
یەکینەکانی بەرخۆدانی شنگال ئەو هێزەیە کە دروست بووە بۆ پاراستنی خەڵکی شنگال کەواتە هێزێکی سەربازی یەزیدیەکانە دوای ئەوەی کە پارتی و بنەماڵەی بازانی ئەو ناوچەیان فرۆش بە داعش بە هاوکاری و بە یارمەتی پەکەکە دروست بووە بۆیە ئەم یەکینی بەرخۆدانی شنگاڵە پارتی مەسعود بازانی لەگەڵ عەبادی قسەی کردووە کە ئەم دوانە بەشداری نەکەن لە گرتنەوەی مووسڵ ئەوە لە هەمان کاتدا داخوازی تورکیاش بووە کە لە ڕێگەی بازانیەوە نادوێتی بۆ بەغدا چونکە بۆ لەبەرەوەی کە تورکیا خۆی لەوێ هێزی هەیە و هەردوێنیش وەکو مێدیاکان باسییان کردووە وتەبێژی سەرۆکوەزیرانی تورکیا وتوێتی ئێمە لەسەر داخوازی بارزانی هێزمان نردووە بۆ بەعشیقە ئەمە ئیتر قسەی من و تۆ نییە قسەی میدیای کوردی نییە بەڵکو قسەی وتەبێژی سەرۆکوەزیرانی تورکیا خۆیەتی ئەڵێ ئێمە مەسعود بازانی تەکلیفی لێکردوین کە هێزی خۆمان نردووە بۆ بەعشیقە بۆ کۆمەڵە جێگای تر چونکە عەزیزان تورکیا ئەزانێ کە بە تەواوەتی زەحمەتە بتوانێت بەشداری بکە لە ئۆپەراسیۆنی مووسڵە ڕێگەی پێ نادەن هیچ هێزێک لە ناوچەکەیە حتا وڵاتەیان دەرەوەی بەمە ڕازی نییە بۆیە مادەم کە ناومێت بووە لەوەی خۆی بەشداری بکە لە مەسەڵە لە ئۆپەراسیۆنی مووسڵە هەڵ ئەسێ ئەوێ بە هەر ڕێگەیەک ڕێگریش بکە لە پەکەکە لە خەڵکی یەزیدیەکان بۆ ئەوەی بەشداری نەکەن بۆ چونکە ئەگەر پەکەکە هێزی لە مووسڵا هەبێ ئەوە تورکیا و پارتی بە هیچ جۆرێ ناتوانن پیلانەکانیان لە مووسڵا جێبەجێ بکەن و بە هیچ جۆرێ دەسەڵاتیان نابێ ناتوانن هەیمەنەیان هەبێ بەسەر ناوچەی مووسڵ بە هیچ جۆرێ یعنی واتە ئەوانە فەشە لەهێنن ئەگەر هەیەک یەکسەر بلۆکەکەی دوایی ئەزانم چیت یەکسەر بلۆچیت بۆ شارەزایت یەک واقعیشەیە هەمووتان بیزانن پەکەکە و پەیەدە بە تەواوەتی لە تاکتیکەکانی داعش شارەزان هیچ هێزێک ئەمە مبالەخە نییە هیچ هێزێک وەکو پەکەکە و پەیەدە تەنانەت خودی ئەمریکایەکانیش باسی فڕۆکەی ئاسمانی ئەوانە ناکەم هیچ تەکنۆلۆژیە بەڵام لە مەیدانی زەمینیە نەیانتوانیوە وەکو پەکەکە و پەیەدە شەڕی داعش کرد هیچ هێزێ نەیتوانیوە وەکو پەکە و پەیەدە ئەم کارە بکات چونکە حتا پێشمەرگەش نەیانتوانیوە ئەو کارە بکەن پێشمەرگەش هیچ کاتی بۆ نمونە کوبانی ئەگەر کۆبانێ زێڕەڤانی ڕاکەڤانیەکەی مەسعودی تیا بوایە بە 2 سەعات ئەگیرە هەر هەمی ڕایە کرد بەڵام سێری کە چۆن پێ دەتوانی بە خوێنی قورآن و کشانی خۆی بیپارێزێ باشە ئەمە هەموو دنیا ئەمە ئەزانێت ئێستا پارتی بەفیتی تورکیا مەسەلەن نازان چی بکەن نە ئەمریکان پێ بە قەنەعەتە کرێ نە عەبادیان پێ قەنەعەتە کرێ کە پەکەکە و ئەمانە بەشداری شەڕی مووسڵ نەکەن ئێستا ئەیانەوێ شتێکی ترکەن ئەویش ئەوەیە کە شەڕێک لەگەڵ پەکەکەیە لە ناوچەی شنگاڵە دروست بکەن بۆ ئەوەی کە پەکەکە لە قەندیلەوە تەداخل یا مداخلەی چیای شنگاڵ و ئەو منتیقانە بکە هەتا نەیپەژێتە سەر بەشداریکردن لە مەسەلەی مووسڵ تا پەکەکە بەو شەڕەوە مەشغوڵ بکەن و نەتوانێ بەشداری ئۆپەراسیۆنی مووسڵ بکەن بۆ نمونە چەندین مانگە نەیان هێشتووە خواردن و هاوکاری نە لە هەرێمەوە نە لە ڕۆژئاواوە بچێ بۆ شنگاڵ ڕێگان پێگرتووە بۆ هیچێکیان بۆ نەچێت بەڵام ئەوەی کە من ئەزانم پارتی کرێکارانی کوردستان هەڕەشەی کردووە ئەگەر لە منتیقەی شنگاڵە پارتی بەفیتی تورکیا شەڕ لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان بکات ئەوە پەکەکە پەیەدە بەتایبەت پەکەکە ئامادەی تایە نەک لە ناوچەی شنگاڵە بەڵکو لە هەموو ئەو شوێنانە شەڕی پارتی بکات لە باجینانەوە هەتاوەکو گەرمیان ئامادەیە ئەو شەڕە بکات ئەمە من ئاگادارم
کە ئەگەر پارتی بەفیتی تورکیا شەڕێک لە ناوچەی شنگاڵا بە پەکەکە بفرۆشێ ئەوە پەکەکە لە هەموو شوێنەکانەوە کە پارتی لێیە شەڕ لەگەڵ پارتی بنەماڵی بازانانی ئاکات لەبەرەوە بنەماڵی بازانی ئەبێ بزانێ یاری بە چه ئاگرێکەکە بەڕاستی ئەبێ لەوتێ ئەمەوێ شتی تدام بۆ باسکەم کە دیسانیش مێدیاکان باسییان نەکردووە هەمووتان ئاگاتان لێبوو کە سەلاحەدین دەمیرتاش هات بۆ هەولێر و ها بۆ سلێمانی و چوو بۆ لای گۆڕان و هەموو ئەمان سەلاحەدین دەمیرتاش هاتووە بە پارتی و بنەماڵەی بازانی بڵێ کە ئەو شەڕە نەکرێت ئەمانە میدیاکان باسییان نەکردووە عەزیزە بەڵام سەلاحەدین دەمیرتاش هاتووە ئەمە بە مەسعود بازانی وتووە کە داوای کردووە کە کاریشی وا مەکەن و ئەو شەڕە نەکرێت بەڵام هەر کە دەمیرتاش گەڕایەوە بۆ تورکیا پارتی بڕیاریە هیچ کەسێک لە کوردی باکوور کە لە کەمپی مەخمورن بۆیان نییە بێنە هەولێرەوە و ئەوانەشی لە هەولێر بوون نادنیانەوە بۆ مەخمور تێبگەنەوە هەر لە یعنی هەر لە دوای ئەوە ئەم کاریان کردو ئەمەش بەڵگەیە یاک نیشانەیەکە بۆ نیازێک بەو شەڕە کە هەیە عەزیزان باکووریەکانی کەمپی مەخمور ئەوانەی کە خەڵکی باکووری کوردستانن لە ساڵ 99 پەکەکەیە عەفو لە ساڵ 90 پەکەکەیە بۆ ئاگاداریتان پارتی بۆ ئەمەی کردووە ترسی ئەوەی هەیە کاتێک کە ئەم شەڕە ڕووبدا لە هەولێر کێشە بۆ پارتی دروست کرد چونکە ئەوانە خەڵکی زۆرن لەو کەمپا بۆیە هەمووی نادوێتەوە بۆ ئەوێ بۆی لە هەولێرا نەبن دووبارە یەکەمەوە کوشتنی ئەو دوو پێشمەرگەیەش پیلانی پارتیە هەساون پارتی و بنەماڵەی بازانی ئەم دوو کەسەیان کوشتووە لاشەکەیان بردووە لە ناوچەیەک فڕێیانداوە کە ناوچەی پەکەکێ سیارەکەیشیان بردووە بۆ ڕۆژئاوای کوردستان بەجیان هۆشتووە تاوەکو پەیەدەی پێ تاوانبار بکەن ئەمەیە ماهیەتی بنەماڵەی بازانی کەچی NRT سەربەخۆکەی شاسوار هەڵ ئەسێ ڕیکلامەکە بۆ ئەم پارتی و بنەماڵەی بازانیە کە ئەجندای تورکیا جێبەجێەکە بەرامبەر بە ڕۆڵەکانی باکوور بەرامبەر بە خەڵکی یەزیدی بەرامبەر بە کوردانی ڕۆژئاوا ڕیکلامی بۆکە ئەڵێ وەڵا ئەوانە گومان لە پەکەکە ئەوانەیە کە ئەو کەسانە کوشتووە ئەمەیە تیڤەکە هەمووتان قاسم شەشۆ و قاسم دەربۆ ڕەنگە ناوتان بیست بێ دوو چڵیت و چڵکاوخۆری بنەماڵەی بازین گوایە پیاوی سەربازین و ئالم بابەتان یەک دانە هەفتەیە ئەمانە هەڵەشەی شەڕەکەن لەگەڵ مەحما خەلیل ئێزیدیەکان بە تایبەت شێخ و عەشێرەکانی کۆ کردوتەوە پێیان گوتون پشتیوانی ئەم شەڕەمان بکەن بەڵام ئەمانڕەتیان کردوتەوە واتە ئەم دوو کەسە کە ناوەکەیانم هێنا کۆبوونەوەیەکیان کردووە و داوایان کردووە لە کۆمەڵێک وەکو بۆ نمونە شێخ و عەشیرەت و فلان و فیسار کە پشتیوانی ئەم شەڕە پشتیوانی پارتی بکەن بۆ ئەم شەڕە بەڵام خۆشبەختانە زۆربەی خەڵکی ئەو ناوچەیە ئەم تەسەورەی پارتی ئەم شەڕەنگێزی بنەماڵەی بازانی بۆ تورکیان ڕەت کردوتەوە و پێیان باش نەبووە هەتا ئەگەر بەوە دیقەت بدەن عەزیزان پارتی ڕاگەیاندنەکانیشی بۆ شەڕەکە ئامادە کردووە پارتی ئەزانێ یەکینەکانی بەرخۆدانی شنگاڵ شەڕەفانە ئێزیدیەکان کە پارتی دژیانە بەڵام ئەوان بەهۆی دژایەتی پارتی و بەهۆی ئەوەش کاکەونە ناوچەی سەوچ لەلایەن حکومەتی عێراقیەوە ڕەسمی چونکە شەڕی داعشەکەن ئەمەوێ ئەم خاڵەتان بۆ ڕوون بکەمەوە عەزیزان ئەو هێزانەی کە ئەکەونە ناوچەی سەوچل کە شەڕی داعش ئەکەن بەپێی قانونی عێراقی بۆیان هەیە بەشداری لە شەڕی موسڵا بکەن بەپێی یاسای عێراقی بۆیان هەیە بەشداری بکەن ئەمە چکاکەوە ناوچەی سەوچلەوە بۆیە ئەوانە بەڕەسمی ئەو لەو شەڕا بەشدارە بن و پەکەکەیش لەو شەڕەیە بەشدارە بێت ئەمە کێبەرچەی مێدیاکەی شاسوار و پارتی و بنەماڵەی بازانیە بۆ شەڕێک کە لە ناوچەی شنگاڵا دروستی بکەن بۆ ئەوەی پەکەکە نەیپەژێستە شەڕی مووسڵ و بەشداری نەکات
بەڵام ئەگەر پارتی دەستبەرێ بۆ ئەم یاریە ئەوە بەتەواوەتی ئەیدۆڕێنێ و لە خۆی تێگەدا وە گورزێکی وای بەرەکەوێت کە هیوادارم بنەماڵەی بازانی ئەو یاریە بکە بۆی ئەو گوزەی بەرکەوێت. ئەمەوێ بۆ بەرچاوڕوونیتان ئەو خاڵشتان پێ بڵێم کە جەماعەتی ئەمەی کە ناوی ئەمەی جەماعەتی کۆستەت جەماعەتی کۆستەتیش لەم مۆزوعە ئاگادارن، بەڵام ئەمانە بەشداریەکەیان بە بێدەنگیە، واتە بێدەنگ ئەبن لە بەرامبەر پارتیە بۆ کارێکی ئاوا ئەگەر لە ناوچەی شنگاڵا پارتی بێ بەتەواوەتی عەمەلی بکاتەوە یا ئەگەر سڵ نەکاتەوە لەوە. ئەوە ئەم جەماعەتەی کۆستەت و بەرهەم و ئەمانە بەوە ڕازین و ئیانلانی کەم بێدەنگە بن لە بەرامبەر هەر کارێک کە پارتی ئەیکا دژی پەکەکە لە ناوچەی شنگاڵە. ئەمە بەشی یەکەمی ئەو قسە و باسە بوو کە هیوادارم تێگەیشت بن پارتی خەریکی چییە و کۆمەڵی میدیای بەناو سەربەخۆ خەریکی چین و چۆن ئەیانەوێ ڕێگری کرد لە بەشداری پەکەکەەوە ئەو هێزی یەزیدیانە بۆ مەنتیقەی مووسڵ لەبەر ئەوەی کە هەموو ڕێگەیەکیان گرتووە بەڵام دۆڕاندویانە ئێستا ئەیانەوێ شەڕێت لەو ناوچەیە ساسکەن لەگەڵ پەکەکەیە بۆ ئەوەی کە مەشغوڵیان کەن بە شەڕێکی واو و ئەوان بەشداری گرتەوەی مووسڵ مەکەن کە بە تەواویمانە ئەیدۆڕێن یا فەشەلە. ئەوە بەشی یەکەمی قسە و باسەکان. ئەو شەوە کە لە بەشی یەکەمی قسە و باسەکانە کە لەسەر شاسوار کردم خاڵێکم باس کرد کە هەر کاتێ ئەوانەی پشتیان خوراوە کە بۆ چاویلان کە 40 ملیۆنی حکوومەتیان هێناوە بە دۆلار 30 ملیاری خەڵکیشی لەلایە کە هەموو چاویلان هەرەوەی تێشوە بەڕاستی 40 ملیۆن دۆلار و 30 ملیارەکەی خەڵک. وتم هەر کاتێ کە ئەو خەڵکانە دادگا ئەگرن لە شاسوار یەکسەر ئەچێ مەلەفێ دەرەخات. ئەم مەلەف دەرخستنە وەکو لە وتارێکا باسم کردووە لەبەر ئەوە نییە کە شاسوار دژی گەندەڵی بێ یا دژی دزی بێ یا دژی ئەمانە بێت، بەڵکو شاسوار ئەوێ بڵێ وازم لێبێنن با من هەر خەریکی دزی بم ئەگەر نا ئەوە تا ئێوە دزیتان کردووە. کەواتە شەڕەکەی شاسوار شیوەن و شەپۆڕە بۆ هەریسەکە نەک بۆ بەتاڵان بدنی سامانی گشتی، چونکە ئەو نانەی کە شاسوارەی خوا نانی دزی و تاڵانیە، ئەویش بە هەمان شکڵە. وەختێیەت باسی مێردەکەی شانازەکە ئەو مێردە زەبەلاحەی کە بە حیاتی بۆ کوردماندوو نەبووە کە گوایە 100,000 دۆلاری بۆ بە زەوی وەرگرتووە، ئەمە بە خەڵک ئەفرۆشێ لەبەر دوو هۆکار. یەکەم دوێنێ کۆمەڵێ لەو خەڵکانەی کە پارەیان لای شاسوارە واتە خاوەن پشکەکان شکاتیان لێکرد لە دادگا، چوونە بەردەم دادگا و شکاتیان کردووە. ئەمە وای کرد لە شاسوار دەرەجە یەکەم کە ئەم بەحسە دژی جەماعەتی هێرۆ بکات، چونکە ئەو پێی وایە ئەو خەڵکانی کە هاتوون داوای مافەکانی خۆیانەکەن ئەمە ئەوان ئەیان وروژێنن و ئەوان ئەم کاراکەن. بۆیە هەستا ئەمەی دەرخست کە لەتیفی مێردی شاناس بای 100 ملیۆن دۆلار زەوی وەرگرتووە. ئەگەر شاسوار خۆی کەسێکی شەریف بوایە، ئەگەر ئینسانێکی پاک بوایە، ئەگەر ئینسانێک بوایە بەشداری نەکردایە لە جیوگەنە خۆریە، ئەگەر بەڕاستی سەربەخۆ بوایە هاوار کاکە تەلەفۆن مەکە بە قوربانێ بم خۆ تۆ بەشەری کاکە من قساکەمەی هاوار. بەرحاڵ بەڕێزان مەسەلەی منەزانم من 25 ساڵە هاوارەکەم کە سەرانی یەکێتی و پارتی بە باڵی ڕاستی، باڵی چەپی، باڵی جەلالی، باڵی هێرۆی، باڵی فانەفیساری سەرلەبەری خەریکی دزین، سەرلەبەری خەریکی تاڵانین. ئێمە ئەمە ئەزانین. دەنگم نییە بەڕێزان، دەنگم نییە. زانم دەنگم هەیە یان نە. دەنگ
دەژمارێکم بۆ بنووسم دەنگ هەیە ئای دەست خۆش سپاس دەستان خۆش بێ دەستان خۆش بێ زۆر باش. بۆیە خاڵی یەکەم ئەوەی کە شاسوار باسی مێردی شانازەکە کە بای 100 ملیۆنی وەرگرتووە لەبەر ئەوە بوو کە دوێنێ چوونە دادگا خەڵک شکاتیان لێکان سەر پارە. ئەمە یەک. دووهەمیش شاسوار خۆی وەکووتم ئەوەی کە شاسوار باسی مێردەکەی شانازی کردووەکە عەرزەی بای 100,000 دۆلار دزیوە بەمانای کەلیمە باشە. بۆیە کێشەکە ئەمەیە عەزیزان، ئێمە ئەبێ کۆمەڵەشت هەیە لە یەشی بکەینەوە. ئەو کەسەی کە بەڕاستی سەرقاڵی ئەوەیە کە دزی و درۆزنی باڵەکانی ناوێکێتی و پارتی و فڵانە فیسار کەشمکە و بڵاوی کاتەوە فەرقی هەیە لەگەڵ ئەو دزانەی کە لە ناوی یەکا شەڕیانە. ئێستا جەماعەتی یەکێتی مەلەفی یەکتر بڵاوەکەنەوە هەر یەکە لە ڕێی کەسێکەوە بەڕاستی باشە. بەمەرجێکیش هەموو ئەمانە لەم چەند ساڵی ڕابردووە بەشداریان کردووە لە دزی و تاڵانی و لە بردننی سامانی خەڵکە. ئەجینە ئەبێ مێردی شاناز چی بێ بای 100 ملیۆن دۆلار بەس زەوی بەرێت. بەڵام ئەمە ئێمە بۆمان هەیە باسی کەین. شاسوار بۆی نییە باسی کە خۆیشی بای داوەنە زەوی کوردستانی بەتاڵان بردووە. لە کوردەواریا قسەیەکە لە قەلبەقەلی و دڕ و ڕەش بێ. ئێستا دزەکان لە کوردستانە خەریکی شەڕی یەکترن. کێشەکە ئەمەیە لە ڕاستیە. بەڵام خەڵکی کوردستان خەڵکی شەرافەتمەند ئەگەر بێ باسی دزی جەماعەتی جەلاتاڵەبانی کە هێرۆی کە کوڕەکانی بکە شانازی بکە مەسعود و مەنسوور و مەسوور و ئەمانەی بکە مافی خۆیەتی. بەڵام دزت دانیشێ باسی دزەکە ئەمە شەڕی ناو خۆیانە. شاسوار بۆیە باسی بنەماڵەی تاڵەبانیەکە یا باسی مێردی شانازەکە ئێوێ بڵێ ئێوە دز و من دز تکاتان لێکەم واز بێن و تەواو بامیش بۆ خۆم بدزم واسم لێ بێنن خەڵکم دادگام لێ مەگرن فڵانە فیسار مەکەن ئەمە ئەوکەن یعنی دوای کۆمەڵی وەهمی لەو بابەتە کەوتووە. بۆیە ئەمە شەڕی دزەکانە لە ناوی یەکترا نەک شەڕی ئینسانێکی شەریف بێ لە پێناوی ئەوەیە کە بڵێ کاکێ و مافی خەڵکتان بردووە یا پاڵی خەڵکتان بردووە. بۆیە ئەمە بە هیند وەرناگیرێت یعنی هیچ قیمەتێکی نییە. بۆی کە کەسدانەنیشێ بڵێ وەڵا NRT سەر بەخۆی و هەروایە NRT شاسوار هەمیشە ئەوە قاعیدیان بۆ عەزیزان هەر لەگەڵ شاسواتەیەکیرێ کە خاوەن پشکەکان داوای پارەی لێ یەکەنەوە یا شکاتی لێ یەکەن خێرا مەلەفی کەسێ بڵاوە کاتەوە بۆی خەڵک مەشغوڵ کا بەشتی ترەوە. بابە شاسواری عەبدولواحید تۆ خۆت دزی تۆ خۆت لە شاناس لە لەتیف لە فڵانە فیسار دزتری باشە کاکە یەک زەڕە جیاوازیتان نییە. ئەگەر ئەو 100 ملیۆن دۆلاری بردووە تۆ ڕەنگە ئەمەنە دزی بێت توش وەکو ئەوان تاڵان چیت یەک زەرە فڕقتان نییە. خۆمان دوو مەکە کەس باوەڕێ پێ ناکە گریانی تۆ بۆ هەریسەکەیە وە بۆ خەڵکی کوردستان نییە و تۆ دژی دزی و گەنەخۆری و ئەمانە نیت چونکە خۆت دزی و خۆت گەنەخۆریت. ئینسانی دز ناتوانێت باسی دزکە بە هیچ جۆرە ناتوانێت بەڕاستی چون تۆ خۆت دزت کا بێژێت. بەڵام ئێمە 25 ساڵە هاوارەکەین کە بابە جەماعەتی یەکێتی جەماعەتی پارتی حەمە عەموود دز بابە حەمەی حاجی مەحموود لە ساڵی 91ەوە خەری عەموودیان دزی عەموود باوکە نەڕۆ جەماعەتی حەسێک عەموودیانە دزی ئیسعافیانە دزی سیارەی خۆڵیانە دزی تەلی کارەبایانە دزی. خۆ حەسێک ئەمەندە شەهیدی نەبوو عەزیزان. سەردەمانی 91م بیرێت کارەبا خراپ بوو لە دەقەیەکە کارەبا ئەهاتەوە ئەبڕا جا ئەم هەموو حەسکە وەکو قەلەباسکە ئەچونە سەر تەلەکان لە مەنتیقەی ناوپارێزەوە هەتا ئەگاتە چەمچەماڵ جەماعەتی حەسک بەم خەریکی عەموود بڕینەوە بوون و خەریکی تەلێکردنەوە بوون جاجاریش کارەبا لێ ئێن مەجموعەیەکی لێ بە کارەبا ئەکوشت. ئێستا حەسک کە شەهیدی هەیە زۆربەی شەهیدەکانی تەدزینە بۆ شارەزاییتان زۆربەیش بەتایبەت دوای ڕاپەڕین بابن باسی پێشوو ناکەم دوای ڕاپەڕین هی مەسەلەی تەدزین و عەموود دزین و شۆفڵ دزین و ئەلەم بابەتانێ لەو کاتەوە ئێوە دزیەکەن کاکەجە لەو کاتەوە لەبەرەوە هەمووتان ئەو ڕاستیانە بزانن و گوێیان پێمەدەن و سەرلەبەریان دزن عەزیزان بڕواتانە بێ تەواوی یەکێتی
تەواوی پارتی تەواوی حسکەکان قەسم پێشمەرگە و لایەنگران و ئەمانەیان نییە قەستم سەرانی ئەم حیزبانەیە هیچ کەسێکیان نییە دز نەبێت یەک تاکیشتیانە یەک تاک لەبەرەوە باکەست خۆی نەکا بە شتێکی عەجیب و غەریب و وابزانەکە ئاگامە لێ نییە هەموو تەلۆکو یەکوان کاکیشان پێشیان خۆتان ماندوو ئەمە ئەوە بزوتەوەی گۆڕان لەگەڵ لێشێتیان ڕێکەوتووە لەگەڵ باڵی هێرۆ دانیشێ باڵەکەی کۆسەر بەشداری ناکات باش پارێزگاریان گۆڕیوە ئەمڕۆ کەریم سنجاری بەیاننامێکی دەرکردووە بە مۆر و ئیمزای خۆی وەکو وەزیری ناوخۆ ئەڵێ بە پێی یاسا و قانون وەکو زۆر یاسا و قانون لە کوردستانە هەبێ هەر ئاسۆ پارێزگاری سلێمانیە و واژۆی هیچ کەسێک بۆ هیچ فەرمانێک ناخوا جگەر لەو نەبێت یعنی ئەم پارێزگاری کە ئێستا هەیە چ هەڤاڵ بێ چ ئەم سەردارە بێ بۆ هیچ فەرمانێک واژۆی ناخوات خۆ من خەبەرم هەبوو کە وەختێ ناڕەزایەتیەکان کرا لە کوردستانە ئەم سێ چوار ڕۆژی ڕابردوو پارێزگای سەمایەتی ئەڕۆم و واکەم هیچیان لێوە نەگرتووەمی درۆیە عەزیزان چونکە پارتی ئەوێ لێرەیشەوە بڵێ تۆ پارێزگار نیت لەبەرەوەی کە مەسعود بارزانی واژۆی بۆ نەکردووە ئەمەیە کەڵەگای پارتی و بنەماڵەی بارزانی ئەمەیشە ڕێکەوتنی گۆڕانی یەکێتی کە هیچ شتێکی لێ سەوز نەبووە و هیچ شتی لێ سەوز نابێت ببینن کە حاڵەکەیان چۆنە باڵی کۆستەت و بەرهەم بە تەواوەتی پارتی بە تایبەت کۆستەت بە تەواوی پارتیە ئەیشمەوێ لێرەوە پێتان بڵێم عەزیزان لێرەوە پێتان بڵێم یەکێتی ئەبێ بە دوو بەشەوە یەکێتی ئاسمان ناتوانێ ئەم باڵی کە ناوێت ناوە باڵی ناوەندی کڕیار ئەم ناوەندی کڕیارە کە بنەماڵەی بارزانی کڕیوێتی ئەبێ لە یەکێتی بڕۆن چونکە لەگەڵ باڵی هێرۆها بەیەکەوە ناگونجێ کۆمەڵێک کێشیان لە بینایە کە هێشتا کاتی ئەوە نییە من بیڵێم ئەو کێشانە ئاسمان چارەسەری ناکات هیچ کەسێ ناتوانێت چارەسەری کا بەڕاستی یعنی ئەم دوو باڵە بەیەکەوە هەڵ ناکەن بنەماڵەی هێرۆ بنەماڵەی تاڵەبانی جارێ بە هیچ جۆرە بەرهەمیان ناوێت نە بە کاڵی نە بە کوڵاوی نە بە ماساوکردنی حتا بەیانی بێ بڕوا بۆ ماڵی هێرۆ بڵێ بابە منە بم بە پێڵاو جووتکەری تۆ هێرۆ نایەوێ چونکە کێشەی ئەمان زۆر لەوە گەورەترە کە ئێمە بین باسیکەی بڵێن ئاوە ئاوە لەبەر ئەوە لێرەواڵێم با هەموو یەکێتیەکان بزانن باشترین ڕێگا لە بەردەستانە ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی ببێ بە دوو بەشەوە جەماعەتی کۆستەت واتە باڵی ناوەندی کڕیار ئەمانە بەیەکەوە بڕۆن کاری خۆیان کەن جەماعەتی دەستڕۆیشتوو واتە زۆرینەی هێرۆ ئەوانە دانیشتن کاری خۆیان کەن لەمە بەدەر شتێکی تر نییە ئەمە نەتیجەی یەکێتی نیشتیمانیە پێویست ناکا خوان خەڵەتێنن 50 کۆنگرە بکەن ئێشتا چارەسەر ناکرێت بابیل لەوە نەکەنەوە بڵێ وەڵا ئێمە کۆنگرەیەکەین و لە کۆنگرا هەموو شتێ حەسمە بێ ئەمە گاڵتە جاڕیە کاکەجان خۆتان بەمە ماندوو مەکەن کۆنگرە و مۆنگرە و بێنەوە بەرە نایخوات باشین چارەسەر ئەوەیە لە یەکتر جیا ببنەوە کە ئەبێ هەر ئەو کارە بکەن بزوتەوەی گۆڕانیش ئێستا نازانێت لەگەڵ چێ دابنیشێت نازانێت بەڕاستی بۆیە ڕێکەوتنەکە فەشەلی هێناوە ئەو لیژنەی هاوبەشەی لە بین یەکێتی گۆڕانایە فەشەلی هێناوە و هیچیشیان پێ ناکرێ لەبەر ئەوەی کە یەکێتی سەربەخۆ نییە لە بڕیاردانە پارچە پارچەیە حیزبێکە ئەوەی کاڵێ ئاشی نەزان خوای ژێڕێ ڕاستەیەکی یەکێتی ئەلۆ حاڵایە بۆیە بزوتەوەی گۆڕانیش ناتوانێت هەتا ئاوا درێژە بە مۆزوعەکان بدا بۆ خۆی لە گردەکە دابنیشێ و کارنەوشیوانیش لە بەریتانیا و ئەوەش وەسق و ژیانی خەڵک و ئالەم بابەتانە بێت لێرەوە داوایەکم هەیە لەو ئەندام پەرلەمانانەی کە بەڕاستی خۆیان ئەگەر خۆیان بە شەریف ئەزانن پەرلەمانتارانی بزوتەوەی گۆڕان ئەوانەی یەکێتی ئەوانەی یەکگرتوو بیژامە لە پێکان ئەوانەی کۆمەڵی ئیسلامی ئێستا قەرارە بەشێ لە موچە بێ بۆ خەڵکی کوردستان هەر لە ئێساوە کۆ پارتی و بنەماڵەی بازانی و گروپێکی یەکێتی کۆبوونەتەوە کە ئەم پارە ئەوان وەری بگرن
ئەم پارەیە ئەوان وەری بگرن بە تەمای مەبن خوانەی خۆن یەکسەر ئەڵێ کاکە گیان بۆ نمونە ئەگەر 100 ملیۆن بێ هەشتای ئەدزن بیسی ئەیەن نیو موچە ڕوبع موچە ئەیەن بە مۆزەف و ئەیەن بە خەڵک و ئالەم بابەتانە بۆیە پێویستە پەرلەمانتاران داوا لە عەبادی و لە پەرلەمانە بیکەن کە ئەو پارەیە نابێ بدرێ بە یەکێتی و پارتی بەڵکو ئەبێ بدرێ بە ئیدارەی شارەکان بۆ نمونە ئیدارەی هەڵەبجە بەشی پارە لە بەغاوە بدرێ بە ئیدارەی هەڵەبجە ئەوان خۆیان سەرفیکەن بۆ خەڵکی هەڵەبجە ئیدارەی سلێمانی ئیدارەی گەرمیان ئەبێ لەم ڕێگەیەوە بکرێ نەک پارەکە بن بە مەسعود بازانی یا بێن بە کۆسەت ئەوان بۆ خۆیان بیدزن و تۆزێکی بن بە خەڵکی کوردستان بە مامۆسایان بە موچە خۆران و ئالە بابەتانە ئەمە ئەرشی پەرلەمانتارانە کە ئەم کارە لە بەغا بکەن بە تایبەتی پەرلەمانتارانی گۆڕان و یەکێتی یا هەر کەسێکە بەڕاستی دڵسۆزی خەڵک ئەتوانێت ئەو کارە بکە کە پێم وایە باشین کارێکە نەک پارەکە بدێ بە یەکێتی و پارتی بۆ خوانەوەکو دزی دزبی خۆن و تەواوە جاوەچێکە کەیشمان نەکەن عزیزان یەک شتیکە لەسەر شاسوار ماوە بابێڵێم هەمووتان ئەزانن من لە خۆمەوە قسە ناکەم واتە حوسڵەی قسە فڕیانم نییە چونکە قسەکردن مەسئولیەتە ئینسان ئەگەر ڕازگۆیی لە شتێکا دۆڕان ئیتر ئیعتباری ناو خەڵکە نامێنێت ئەو کاتەی کە ئێمە ئەڵێین خەلیلزاد بەرهەم ساڵح عومەر فەتاح هەموو ئەمانە لە مەسەلەی عەرزەی چاوی باشە نیوەی پارەی ئەو وڵاتی ناوی کوردستانە ئەیبەم لە منتیقەی شەنگەڵا سەرفیەکەم چونکە قوربانیەوە بەدەستی داعش و تورکیا و پارتی بنەماڵەی بازانی ئەچم شەنگاڵەکەم بە شارێکی زۆر گەورە خزمەتیانەکەم قەرەبوویانەکەمەوە هەموو شتێک بۆ خەڵکی شەنگاڵەکەم چونکە ئەوانە قوربانیان داوە ئەوانە ڕفێنراون ئەوانە تەعدیان لێکراوە ئەوانە بریندارن ئەوانە تاڵان کراون نیوەی پارەی کوردستان ئەبەم لە منتیقەی شەنگاڵا لە یەزیدەکانە سەرفیەکەم بەبێ ئەم لا ئەولە چونکە حەقێکی بێ ئەم لا ئەولەی خۆیانە باشە ئەبێ ئاوای پێ بکەیت نەک تۆ دابنیشی بهێنی بۆ ئارام ئەحمەدی سەرف بکەیت یا بۆ فڵان شوێنی سەرف بکەیت ئەمە ئاوا نابێت کاکەجان پێویستە ئێمە لەمە تێبگەین عەزیزان خەڵکی کوردستان پێویستە لەمە تێبگەن باشە کە ئەبێ وەکو چۆن نابێ لە باشوورە هیچ کوردێ برسی بێ هیچ کوردێکی داما و قوڵ بەسەر بگری بۆ تیکێنان ئەبێ شارەکان گوندەکان قەزا و ناحیەکان هەموو شتێکیان بۆ بکرێت ناکرێ من لە هەولێرا بم بۆ نمونە پیاوی پارتی بم نان بخۆم پیاوی پارتی نەبمیتن نان نەخۆم شیوان نابێ کاکە لە دنیا شیوانیە بەڕاستی لەبەرەوە با ئێمە لە واقعەکان تێبگەین کە ئارام محمود چی وتووە و ئەڵێ چی لەبەرەوە من قەناعەتم بە مەسەلەی شار و شارچێتی و لادێچێتی و ئەمانە نییە ئەم قسانە هەڵگرنەوە بۆ خۆتان من باسی عەدالەتی جوغرافیاکەم ئەمە عیلمە ئەمە فەلسەفەیە ئەمە هەموو گەمژەیە تێی ناگا کاکەجێ هەموو ناحاڵیەک تێی ناگا کەسانێک تێیەگەن کە مێژوێن خوێن بێتەوە باشە بەڵام کۆمەڵێک پارتی کە لە ژێرەوە پارتین و شەهامەتیان نێ خۆیان کەشف بکەن یەن هەزارجنن بۆ ئارام ئەحمەدەوە عەزیزان لەسەر ئەو قسانەی کە کردوومە چونکە ناوێنن ڕاستە و خۆ لەبەر خەڵک دیفاع لە پارتیکەن یەن لە مەیدانێکی ترا دەستەکەن بە جێندان بە ئارام ئەحمەد و ئەمە سەگباب و ئارام ئەحمەد و ئەمە لادێیە و ئەمە گەمژەیە و ئەمە نازانم چیە و ئەمە شارچێتیەکە و ئەڵەم بابەتەن قسەی قۆڕ شارچێتی چیش کاکە بە چ دەکەنیوە برێم بەڵێ من دەسەڵاتم بەدەستەوە بۆ لە ساڵی 91ەوە یەکەم ئیش زۆرترین کارم بۆ هەڵەبجەیە کرد بۆ گەرمیان مەکرد بۆ ڕانیە مەکرد بۆ قەڵاتزێ مەکرد تێی کاکە بۆ سلێمانی مەکرد اینجا ئاچوم بۆ کۆیە اینجا ئاڕۆشم بۆ هەولێر اینجا ئاچوم بۆ بادینان ئەمە ڕاستیە چێ ئەمەی قوبوڵ نییە مشکلەی خۆتە ئەو کەسەی ئەمەی قوبوڵ نییە تەنها نۆکەرێکی گوێ لە مسی بنەماڵەی بازانیە لەگەڵ یەک ڕەشە وڵاخە بیگۆڕڕۆ تۆ زەرەتە ئەوەی ئەمە قوبوڵ ناکە بەڕاستی ئەمە دەرگ ناکە ئەوەی لەمە تێ ناگات تۆ دوو قساکەم لەسەر جەماعەتی حەمەتەلدس ئەوانش کە زۆر ئیهانیان پێکردم عەزیزان وەکو باسم کرد لە ساڵی 91ەوە من حسک پێتان ناخۆش نەبێ عەزیزان من قسەم لە ڕووە من تاقید و دەرەسەم نییە من بە درێژایی ئەو لەو کاتەوە بیرم کردوێتەوە حسکم بە دززانیوە
هەر حەسک هەر لە خۆ ناوەکەی لە دزەچێ باشە کاکە هەر بە ئەمری خوا کە تۆ ئەڵێ حەسک وەکو وایە باسی دز بکەی باسی چوزان ئەمانەکە هەر خەل لە خۆ وایە من هەروە حەسکم ناچێ بەڕاستی بەبێ مناقەشە یعنی ئەمە نەعیبە نەعارە بەڕاستی من ئەوە تەیهەم کەوتویانە حەسک من وازانێت کە باسی کۆمەڵە دزەکەن هەر بەڕاستی وایە حەمەی حاجی مەحموو کە خودی نەوشوام سەفای لە کتێبەکە باسیەکە ئەڵێ حەمەی حاجی مەحموو لە نایکێشا خەڵکی ڕاوڕوود بووە هەرو خەڵکی ڕاوڕووە بەڕاستی ئەمە حاشا هەم ناگرێت کاکە ئەو شەوە من باسی حەمەم کردووە کە چ کیلۆ خیاری خواردووە لەو ڕۆژەوە ئەم حسکانە جوێنم پێدەن جوێنی ئەخلاقی جوێنی زۆر قۆڕ بچن بیخوێنەوە بزانە ئەم جەماعەتی حەمەی حاجی مەحموود چیان بە من تووە ئەسڵ پێشمەرگیان ڕسوا کردووە هاتووە جوێن و ئیهانی بە من کردووە بەڵام هەچی پێشمەرگەی حەسەکێکردی بە هەتی و باس بە شەلاتی بە چەقۆکێش بە نازانم ئەنم بابەتەنە ئایلەوە ئەمە حاڵی پێشمەرگە بووە ها یعنی کەسێکەوە پێشمەرگایەتی ئێوە ئاواتان لێ کردووە کەواتە ئێوە لەو شاخەیە وەکو پێشمەرگەی حەسێک تەنیا و تەنیا خەڵێکی چەقۆکێشی هەتی و بازی فەسادی بێ ئەخلاقی بێ ڕەوشتی بوون کەواتەوە خەریکی ئەوە بوون بەڕاستی کە ئێوە ئاوا باسی خۆتان نەکەن دوای ئەوەش حەسک پێتان ناخۆش نەبێ جەماعەتی حەسک ئێوە حیزب نین ئێوە دووکانێکن ئێستا بەس پارە پێیاکەن حەمە عەبەیە برای حەمەی حاجی مەحموود خەڵکی دزی شتم کاکە من حەسکم بینیوە بە یەک فەردە فاسۆلیا حزبی نکاتی کوشتۆ لە سلێمانی کاکە بە یەک فەردە فاسۆلیا باشە کاکەجان حەسک بووە من حسکەکانم بینیوە هەمویان دەموچیان ئەبەس بە یاشماخ شەوان دەڕێگەی ناڵپانە شارە زوورە دزیانەکە چەتەیانەکە بەڕاستی شەوکوت کێ شەوکتی داهێنا کاکە جەماعەتی حەسک شەوکتیان داهێنا ئەوە پێیانەوە شەوکوت هەمووی حەسک بوون شەوکوت بوون کاکە جێنەوانە باشە من حسکم بینیوە ئیسعافیان دزیوە لە سلێمانیەوە بۆ ئێران ئەرە کاکە سیارەی خۆڵەکە هیندی سلێمانی حسک بردیان هیان بە ئێران بۆچی پێتان ناخۆشە کاکە ئێوە بۆ بە قسەی حەق ئێوە تێگەچن ئێسەیش حەمەی حاجی مەحموود ئەم حسکە دووکانە قۆڕە نۆکەری پارتی بنەماڵی بارزانیە ڕسوانیەوە ئیدی هەتا ژێن بە ئارام ئەحمەد بن بەخوا چیم پێ ئەڵێن پێم بڵێن گەندتان ئازابێ بەڵام ئەمە ڕاستیەکەیەتی کە حەسک یعنی دز هەر حەسکێ یعنی دزێ پێش ناکە گەمژەیەک خواوە چین ڕسمێکی لە پاڵتاکە لە فەیسبووکە داناوە عەزیزان ئەمەنەی چڵک پێوەیە ئەمنەی چڵک پێوێ ئەڵێ ئۆمەتی سەردەمی نیاندەرتاڵە بیخەرە دەریای ئاوەکەی سیروانە چییە بیخ ئەو ئاوە ماسیتیان ناڵێت ئەڵێ ئارام ئەحمەد بەمنە لە شێتە جابا شێت بن کاکە شێتی چ عەیبێکی هەیە چ خەوشێکی تایە شێتی ها لەو سەردەمانەیشە بە کامۆیانەوە شێت دەی با شێت بم چییە ئاخە چڵکن شێتی من ئەوەیە کە بە ئێوە لەم دزن نابراکە ئێوە حەسک نۆکەری پارتی و بنەماڵەی بازانین دووکانێکن داتان ناوە خەریکی دزی و چەردەین پێویست ناکە خۆتان ماندوو بکەن زۆریشی لەسەر بڕۆن زۆرتر لەسەرتان ئەڵێم بۆ شارەزایتان من پاشەکشە لە مەزەبمانیە بۆ شارەزایتان بەحەت پاشەکشە ناکەم لە هیچ شتێکە یعنی قەناعەتم بە پاشەکشە نییە تەنیا قەناعەتم بە هێرش هەیە چونکە حەسک یەکێتی پارتی ئەمانە ئێوە بۆتان نییە هێرش بۆ سەر خەڵکن چونکە ئەشیرتان گڵاوە بەڕاست ئێوە مافتان نییە ئێمە هێرشەکەین لەسەرتان باشە با جەماعەتی حەمە خەیارخۆر بزانن کاکە تۆ چەند کیلۆ خەیار لەسەر ێگە خۆی من باس دەکەم کاکەجە تەواو تۆ مانگای مالۆسی تۆ چیت بدومرێ چۆن بەشە چەند کیلۆ خەیارە خوات ئایا قسێکی ئاوا کە حەمە خۆی باسی کردووە ئەوە ئەهێنێ تۆ هەموو جوێنە بە من بدەیت بەڕاستی ناهێنێ کاکەجە ناهێنێت بۆیە ئەوەیش وەڵامی بۆ قسەڵۆک و گوێن فرۆشانەی جەماعەتی حەمەی حاجی مەحموود حەمە تەلدز تێگەی براشینم ئەو تەلدز و عەمود دز و سیارە دز و شتانە من باستانەکەم مشکلەی خۆتانە گوێنم پێدەن ئیهانم پێکەن ئیلاقەی بە ئێوە هەیە
گەردنتان ئازابێ بەڵام من قسەی خۆ مەکەم تەواو کورت و کرمانجی کۆمەڵی خەڵکیشەیە عەزیزان ئاگام لێیانە یەن لەسەرم ئەنووسن بۆ ئەوەی من باسییان کەم ئەگەر باسییان کەم ناوبانگ پێیاکەن پارتی ئەیان کڕێ وەرن بۆ لا خۆم بەڵام سوێتان بێتەوە ناوتان نابە هەموو ڕۆژێ سەد و تا لە دژی ئارام ئەحمەد بنووسن ناوتان ناهێنم بە یەک حرفی جوابتان نایەمەوە ڕاستی چی ئەڵێن بۆ خۆتان بیڵێن ئەسڵەن جوابتان نایەمەوە ناڵم بە بۆنەی منەوە بە مەرام بگەن بشنەوە بۆ کوردستان یا لەوێ بن و پارە لە پارتێکی دی وەربگرن بەخوا لچی لێ نایەن بابان بیزان ئەرەوەڵە نایبین خۆش بوو لەگەڵ ئێوە یا تۆزە کێشم هەگرتنتان ئەم جارە یەمەوە خزمەتان بە باسی شاسوار و مەلەفی دوو هەموو ئەوانەی لەم ڕۆژانەیە باو کێشانم تۆزە چارەسەر کەم ئاوا نەبێت هەموو ئەو کەسانەیشی کە ئەم شەو ئیزعاجیان کردم دەنگیان نارد هەمووتان بلۆکەکەم ئیتر ئێوە ڕەفیقی من نابن کەیفی خۆتانە خواافستان بێ چونکە ئینسانە بێ لە کاتی قسەکردنا تەلەفۆن بۆ خەڵک نەکە و واز لە خەڵک بێتە کە بە قسەکانی خۆیەکات سەر چاوانی مناتن عەزیزان